ئەمڕۆ لەگەڵ نوێنەری ئەو ڕێکخراوە بەڕێزانەی کە ئامادەن لەگەڵمانە هەروەکو لە بانگێژنامەکەشا بۆ بەڕێستان وەکو دەستگاکانی ڕاگەیاندن نێردراوە ئاماژ لەم دیداری ئەمڕۆ گفتوگویەکی کراوەیە بۆ ئەوی بتانین پلانی داهاتوومان چی ئەبێت تاوەکو ئەو کەیسەی کە لە بادینان ئێستا هەیە وەکو شۆخانخان ئاماژەی پێکرد کە یەکەم کەیس و دوهەمین کەیس نابێ لە هەرێمی کوردستانە بەداخەوە بەهۆی سەروەرنەبوونی یاسا و دروستبوونی نیشانی پرسان لەسەر دادگاکان ئەمڕۆ ئێمە گفتوگویەکی کراوە ئەەکەین ومێدەوارین لەگەڵمانە بەشدار بنی وەکو دەستگاکانی ڕاگەیاندن ڕژنووسێکمان ئامادە کردووەکو یاداشتێک بەڕێز کاک ئێمادۆکو ئەندامی دەستی کاژێری فدراسیۆن ڕژنووسەکە ئەخوێنێتەوە بەڵام ئەم ڕۆژنووسە نسخەی نیایی نییە بەڵکو ئەکری ئەمڕۆ لە ئەنجامی گفتوگوی کە لەگەڵ برادرانە ئەیکەین و میوانە بەڕێزەکانی کەین ڕژنووسەکە گۆڕانکاری بەسەرا بێت و بە دەرەنجامی کۆبوونەوەکەمان بە کۆمەڵێک پلان و کار و چالاکی بۆ قۆناغی داهاتوو یەک لە دوایەک بەردەوام بین تاوەکو ئەگەین نەتیجەیەک سەبارەت بۆ کەسی کە لە بادینان هەیە. بەداخەوە لە دوای وتەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت و تاوانبارکردنی دەستگیرکراوانی بادینان بە چەند تاوانێک بە بێ چاوەڕوانیکردنی بڕیاری دادگا درکمان بە مەترسی کرد لە بەڕێوچوونی پرۆسی دادگاییکردن و سزادراوانی دەستگیرکراوەکانی بادینان. ئەم تسەشمان لە شوێنی خۆیدا بوو کاتێک لە ڕۆژی 16 دوای 2021 دادگاییکردن و حکومدانی چالاکوانانی بادینان شێروان شێروانی و ڕۆژنامەوانی سربەخۆ ئازەکرم و گوهدار زێباری هەروەها چالاکانی مەدەنی شفان سەعید و هاریوان عیسا نادادی و بێدادیەکی گەورەمان بەدی کرد کاتێک کۆمەڵێک چالاکی دڵسۆز و خەمخۆری ئەم نیشتیمانە بە کۆمەڵێک تاوان دادگایی دەکرێن کۆمەڵێک تۆمەتیان ئاراستە دەکرێت کە لە بنەڕەتتا لە ڕووی یاساییەوە تاوان نییە. ئەمە جگە لە گرتنەبەری ڕێوشێنی نائاسایی لەناو هۆڵی دادگا و گرتنەبەری کۆمەڵێک ڕێکار کە هەست بەوە نەدەکرا کەمە بەس لە دادگاییکردنەکە چەسپاندنی یاسا و بەدیهێنانی دادپەروەری بێت وە سەپاندنی سزای 6 ساڵ زیندانیکردن بەسەر چالاکاندا هێندەی ئەوەی وەک تۆڵەکردنەوەیەک لەو چالاکانە دەردەکەوێت هێندە پرۆسەیەکی دادگاییکردنی دادپەروەرانە نەبوو چونکە وەک لە درێژەی دادگاییکردنەکەدا وتەکانی تۆمەتبار و بەڵگەکان بینرا نەتوانرا هیچ بەڵگەیەکی سەلبێنەر و بڕواپێکر بخرێتە ڕوو بۆ ئیدانەکردنی چالەگوانان. ئەمە سەرڕای ئەوەی کەوا سەرجەم تۆمەتباران ئاماژەیان بەوە داوە کە لە قۆناغی لێکۆڵینەوەدا ئاشکەنجە دراون مامەڵی نامرۆڤانیان لەگەڵ کراوە کە دەبوایە دادگای تاوانەکانی هەولێر لەسەر ئەم خاڵە هەڵوەستەی هەبوایە و وتەکانیان لە بەردەم دادگای تاوانەکان بە بنەمادا بنرایە بۆ حکومدان لەبەر ئەوەی بەپێی یاسای بنەما دادگەریە سزاییەکان نابێت دادپێدانان عیبدار بێت. ئەمە جگەرەوەی لە قۆناغی لێکۆڵینەوەدا پێشێلکاریکی زۆر بەرامبەر مەوافەکانیان ئەنجام دراوە و نەهێڵراوە کە پارێزەرەکانیان لە ڕەوتی لێکۆڵینەوە بەشدار بن لە لێکۆڵینەوە و لەگەڵ تۆمەتبارانە ئامادە بن. ئێمە وەک فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوا لە بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری و دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دەکەین لە پێناو چەسپاندنی دادگەری و دادگایکردنی دادپەروەرانە و پاراستنی شکۆ و ناوبانگی هەرێمی کوردستان و پاراستنی چالاکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان لە هەر جۆرە ستەمی و نادادی و تۆڵەکردنەوەیەک بە ناوی یاساوە داواکارین لە بەڕێستان بە چاوێکی ورتر و دادپەروەرانەتر پێداچوونەوە بە بڕیاری دادگای تاوانەکانی هەولێر بکەن لە پێناو پاراستنی مافی ئازادی ڕادەبەڕین و سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی.